هاوڵاتی دیجیتال بۆ پەیوەندیەکانی پۆستی ئەلکترۆنیکی یان هەمان ئیمەیل بەکاردێنێت. ئیمەیل فەرمیترین و گونجاوترین شێوەی پەیوەندی مدێرنە کە تاچی کۆمەلگا، کۆمپانیەکان، دەستگاکان، ڕێکخستنەکان و حکوومەتەکانیش بەکاری دێنن. بەکارهێنانی ئیمەیل ڕێو شوێن و شێوازی تایبەت بەخۆی هەیە کە هەڵقوڵاوی کولتور و زمانی هەرنەتەوەیەکە. بەکارهێنانی ئیمەیل هەڵبژاردە نییە، بەڵکو پێشکەوتوترین و پرۆفێشناڵترین شێوازی پۆستەیە لە جیهان. ئیمەیل بەڵگەیە بۆ دادگاکان، بەو شەرتەی ڕێکارەکانی ناردنی ئیمەیل لە بەرچاو گیرابێت. دەست پێ ڕاگەیشتن و ئاشکراکردنی ئیمەیلی کاربەدەستان و بەرپرسیارانی کۆمپانیا گەورەکان ئامانجی سیاسی و ئابووری زۆر گەورەی لە پشتە و هاکەرە هەر بەتواناکان بۆ مەبەستە بەکاردەهێنرێت. هاوڵاتی دیجیتال هەموو کات چاودێری ئیمەیلی خۆی دەکات و لە کاتی پێویست وەڵام دەداتەوە و ڕێو شوێنی دروست بۆ ناردنی ئیمەیل پەیڕەو دەکات. ئەمە دیجیتال سیتیزن. ئەم کاتتان باش. هەژار برنجیم و بە هاوکاری زانست سەلیم هاوڕێی خۆشەویست و ساوند ئەدیتەری بەتوانای ڕوودا و 8ەم پادکەستی دیجیتال سیتیزنتان پێشکەش دەکەین. پاڵپشتیەوە گەورەترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستەیە. هەر بۆیە تکایە لە شەیر و لایک و پەیوەندیەکانتان بۆ پێشنیاز و ڕەخنەکان بەردەوام بن. ئەمجارە دیسان هێدفۆنەکانتان لەگوێکن، جێتان خۆشکن، مێشکتان بە ئێمە بسپێرن و گوێبیستی دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیە. ئەمجارە بە چەند هەواڵێکی تەکنیکی ئەو ڕۆژانە دەست پێ دەکەین بۆ ئەوەی بزانین لە جیهانی پرشەپۆل و جموجۆڵی تەکنیک چی هەیە. فەرموون. کۆمپانیای ئەپڵ لە ڕێگەی ئیمەیل و لەسەر ماڵپەڕی خۆیان بە فەرمی ڕایانگەیاند ڕۆژی 12 ئەیلولی 2023 کاژێر 10 بەیانی بە کاتی سان فرانسیسکۆ ئیڤەنتێکیان دەبێت. ڕاستەوخۆش بڵاوی دەکەنەوە. لۆگۆیەکی یەکجار زۆر جوانی سێوەکەشیان بە ئەنیمەیشنێکی تایبەت بۆ دیزاین کردووە کە ورکە خاڵی زۆر چروسکاوی بە دەوری خۆیدا بڵاو دەکاتەوە. ئەم ڕووداوە چاوەڕوان کراوە و ئیتر وەک نەریتێکی ساڵانەی لێهاتووە چاوەڕوان دەکرێت دەرچوونی آیفۆنی 15 iOS 17 و ئەپڵواچی نوێ ڕابگەێنن. بەرچاوترین گۆڕانکاریەکان گۆڕینی پۆرتی چارجی آیفۆنە بۆ USB-C لە لایتنینگەوە و دانانی پرۆسەسەرێکی نوێ بە ناوی M3 و چەندین گۆڕانکاری دیکە. چاوەڕوان دەکرێت آیفۆنی 15 ڕۆژی 22 ئەیلول بەردەست بێت، بەڵام هەمووی ئەم زانیاریانە حتا ڕۆژی 12مان دەنگۆن و تەنها ئەو کات کە ئەپڵ بە فەرمی ڕایگەیان پەشڕاست دەکرێتەوە. وەک کاکشاهۆ وتەنی خۆم قەپاڵم لە سێوەکەداوە و ئەو کاتەموتان بۆ باز دەکەن. کۆمپانیای CNN ئەمریکی ڕاگەیان کە سرویسێکی ستریمینگی هەواڵی 24 کاژێری لە چوارچێوەی پرۆژەی CNN Max داناوە. ڕۆژی 27 ئەیلول ئەو کارە دەست پێ دەکات و وەک بەشێک لە پلاتفۆرمی CNN Max هەواڵ بە شێوەی ستریمینگ لە CNN Max بڵاو دەکرێتەوە. ئەوە بەشێکە لە پرۆژەی بەیتای CNN بۆ وەرگرتنەوەی فیدباک لە هاوڵاتیان. ئەوان هەمان دیمەنی CNN ستریم ناکەن، تەنها چەند بەرنامەیەکی دیاری ئەو کەناڵە وەک ئەندرسن کوپر، ئامنپور و سیچویشن ڕووم بۆ بینەرانی ئەو ستریمە بەردەست دەبن. زانیاریەکی سرنجڕاکێش لەسەر ئۆتۆمبیلە خواژۆیەکان، واتە ئۆتۆمبیلانەی کە بەبێ شۆفێر دەتوانن بەڕێوە بچین. ئۆتۆمبیلە خواژۆکان بە زەحمەت منداڵانی ڕەشپێز دەناسنەوە. ئەوە قسەی لێکۆڵەرەکانی کۆلێجی کینگە لە لەندەن دوای تاقیکردنەوەی 8 سیستەمی سەرەکی بۆ ئەو ئۆتۆمبیلانەی بەبێ شۆفێر دەتوانن هاتوچۆ بکەن. ئەوان ڕایانگەیان ئەو سیستەمانە لە بینین و ناسینەوەی منداڵانی ڕەشپێز لاوازن. دوای تاقیکاریەکان لەسەر 8,000 وێنە بۆیان دەرکەوت کە لە کاتێکدا ڕووناچی کەم بێت سیستەمی بەڕێوەبەری ئۆتۆمبیلە خواژۆکان گەورە ساڵان و کەسانی خاوەن پێستی ڕووناک 80% باشتر دەبینێت هەتا منداڵانی ڕەشپێست و ئەوەش ریسکێکی یەکجار زۆر بۆ ئەو منداڵانە دروست دەکات. علی بابا باسکی علی بابا ناکەم ها ماڵپەڕە بەناوبانگەکەی چین. دوو مۆدێلی ژیری دەستکردی ڕاگەیاندووە، کوین VL و کوین VL چات
کە زۆر باشتر لە وێنە و گفتوگۆی زۆر زەحمەت تێدەگەن. ئەو مۆدێلانە سەرچاوەکەیان کراوەیە یانەوەی پێی دەڵێن ئۆپن سۆرس بۆی کە بەردەست بن بۆ هەمولایەک. ئەوە دەکات پرۆگرامەرەکان و کۆمپانیاکان بتوانن API خۆیانی بۆ دروست بکەن و پێویست ناکات سیستمەکەیەوان بەکاربێنن. هەواڵێکی گرنگ بۆ واتساپ چیەکان. بەکارهێنەرانی ئاندرۆید و iOS ئێستا دەتوانن لەسەر واتساپ وێنە و دیمەنەکانیان بە کوواڵەتی ئۆرجینال یان HD بنێرن. پێشتر بەکارهێنەرانی واتساپ دیمەن و وێنەکانیان بچووک دەکرایەوەتە کۆمپرێز دەکرا لە کاتی ناردندا. بەڵام لەو ڤەرژنە ئێستا ئەو گرفتە چارەسەر بۆ و چاوەڕوان دەکرێت بۆ هەموو بەکارهێنەرانی لە ماوەیەکی کورتدا بەردەست بێت. هەروەها واتساپ ئیمکانی سکرین شەیریشی زیاد کردووە. واتە کاتێک تۆ ڤیدیۆ کاڵ دەکەی دەتوانی وەک فەیستایم پەنجە بەسەر ئایکۆنی سکرین شێرەکەی شاشەی خۆت دابگری و کەسی بەرامبەرت شاشەی تەلەفۆنەکەی تۆ دەبینێت. بەڵام لە پیتەتان دەرنەچێت هەرکە دویستان پێیان نیشاندنەوە بکەن ها. هەم دیسان واتساپ کۆمپانیای مێتا چەند هاوبەشێکی سەرەکی لێ ڕاغاگادار کردوتەوە کە 14 ئەیلولی 2023 ئیزنیان دەدەن بە شێوەیەکی سنووردار چەناڵی واتساپ بۆ خێنەرانیان کارە بکەن. ئەوە یەکەم هەنگاوی مێتایە لەسەر واتساپ بۆ بربەرەکانی دەگەڵ تەلەگرام بۆ ئەوەی دەستگاکانی ڕاگەاندن و دواتر هەموو بەکارهێنەران بتوانن لە ڕێگای چەناڵەکانیان زانیاری بڵاوکەنەوە لەسەر واتساپ. نێوانە خۆمان بێ باسی مەکەن بە زڕوودا و دیجیتال سیتیزەنی تێدایە چاوەڕوانمان بن بۆ ئەوەش یەکەم دەبین. کۆمپانیای بەناوبانجی MSI ئەوەی لاپتۆپ دروست دەکات دەڵێ بەهۆی کێشەی مۆدێلی 600 و 700 مادربۆردەکانی ئەو کۆمپانیایە لە کاتی دامەزراندنی پریڤیو ویندۆز 11 بەکارهێنەر تووشی شاشە شینەکە دەبێ. وای چەند ناخۆشە. ئەوان پشڕاستیان کردوتەوە و دانیان پێداناوە کە کۆمپانیای MSI ژمارەیەکی زۆر ریپۆرتی لە بەکارهێنەرانی بەدەست گەیشتووە کە ئەو کێشەیەیان هەیە. ئێستا MSI و مایکرۆسافت ڕێکاری گەڕاندنەوەی ڤەرژنی ویندۆزەکەیان بۆ ڤەرژنی کۆنتر داناوە و بڵاو کردوتەوە وەکو چارەسەریەکی کاتیە تا کێشەکە چارەسەر بکەن. اینجا بۆیە تۆش ئەگەر لە کوردستان بەکارهێنەری کۆمپیوتەری MSI کاکە دەست ڕاگرە و ئاپدەیت مەکە بۆ ویندۆز 11 ڕاستە باو کێشەیە چارەسەر بێت دوایە بچوو سەری دەنا تووشی شاشەشی نە حیاتەکە دەبی. هەروەک بیستان شتی گرنگ زۆرە هەواڵی تەکنۆلۆژیس نابڕێتەوە. ئەوەی بیستان تەنها چەند سەردێڕێکی بچووکی هەواڵە تەکنۆلۆژیەکان بوون لە ڕۆژانی ڕابردوو. وەکو نمونێ زۆر گرنگە بیر و بۆچوونی خۆتان بۆ من بنێرن بۆ ئەوەی بزانم زیاتر حەستان لە هەواڵی چ بەشێکی تەکنۆلۆژیە بۆی باسی شتی دیکەتان بۆ نەکەم و سرنجمان لەسەر و بابەتانە بێت کەەوە بەدڵتانە یان زیاتر بەکارتان دێ لە ژیانی ڕۆژانەتاندا. با وەک مکریانی ژوتنی باسی کەرەشین بکەین و بچینە سەر باسی ئەم هەفتەیە کە من یەکجار زۆر پێوە ماندوم بەڕاستی. ئەویش پۆستە ئێلکترۆنی یان هەمان ئیمەیلە. بەڵێ قوربان ڕەنگە پێتان سەیر و سەمەرە یان سەرەتایی بێت بەڵام من دەزانم و 10 ساڵە دەرکم پێکردووە کە کورد بەداخەوە زۆر باوەڕی بە ئیمەیل نییە کەوە کێشەیەکی یەکجار زۆر گەورەیە و بۆیە باسی ئەم هەفتەیەم تەرخان کردووە بۆ ئیمەیل کاکە. لێی دە لەو مۆسیقای زانجان با بڕۆین. لە یەکێک لە پادکەستەکانی پێشوماندا باسی وەمان کرد کە ساڵی 1970 زاینی حکوومەتی ئەمریکا پرۆژەیەکی هەبوو بە نێوی ARPANET بۆ دانانی سیستمی پەیوەندی نێوان کۆمپیوتەرەکان. هەر ئەو سیستمەش بوو کە دواتر بوو بەو ئینتەرنێتەی کە ئێستا لە بەردەستمانە. لەوێ شارەزایەکی زیرەکی ئەو بوارە بە نێوی ڕێی تاملینسن لەگەڵەوەی لەوێ کاری دەکرد بیرۆیەکەیەکی لا دروست بوو. ئەویش ئەوە بوو کە ڕێگایەک بدۆزێتەوە بۆ دانانی پەیام بۆ ئەو کەسانەی دیکەی لەسەر ئەو کۆمپیوتەرانە کار دەکەن واتە هاوکارەکانی. ڕێی بۆ یەکەم جار سیمبۆلی ئەت ئەوەی ئیمەیل هەیە ئەت ئەوەی بۆ ئیمەیل بەکارهێنا. لەو ڕۆژەوە ڕێی تاملینسنی ئەمریکی بە داهێنەری پۆستەی ئێلکترۆنیکی یان هەمان ئیمەیل دەناسرێت. ڕێی بۆ یەکەم جار ناوی بەکارهێنەر و دۆمینی بە سیمبۆلی ئەت لە یەک جیا کردەوە واتە ناوی بەکارهێنەر ئەت دۆمین.com یان .net یا هەرچی هەیە.
توانی بەو شێوەیە بۆ کەسانی دیکە کە لەسەر هەمان کۆمپیوتەر کاریان دەکرد پەیام دابنێت و پەیام بنێرێت. دواتر ساڵی 1973 هەر لە ئەمریکا پرۆژەی دارپا زۆر ستانداردی بۆ کاری ئیمەیل دانا. تقریباً ئیمەیلی کرد بەوەی کە ئەمڕۆ ئێمە بەکاری دێنین. ڕاستە تەکنۆلۆژیەکە ئەو کادا ئامادەکرا، بەڵام ڕۆژ بە ڕۆژیش پێشکەوتنی بەخۆیەوە بینی. ئەو کۆمپانیانەی کە ئیمەیلیشیان دەخستە بەردەستی خەڵک زیاتر بوون. لەوانە بۆ یەکەم جار ساڵی 1989 کۆمپانیای کۆمپیوسەرڤ ئۆفرێکی پێشکەش کرد ئەمریکا و کوتی هەر کەسێکی ئینتەرنێت لە ئێمە بەوەرگرێت، ئێمەش یەک دانە ئادرێسی ئیمەیلی بەلاش دەدەینێ. ئەوە دەستپێکەکە بوو تەقیەوە. ساڵی 1993 AOL خاڵێکی وەرچەرخانی هێنایە نەوکایەکە و ئیمەیلی لە بەشێکی لاوەچیەوە کردە شتێکی سەرەکی. ئیمەیلی بەلاشی خستە بەردەستی هەموو ئەو خەڵکانی دەستیان و ئینتەرنێت ڕادەگەیشت و پەیامەکەشی ئەوە بوو چاو لە سندوقە ئەلکترۆنیەکەت بکە و پۆستەت هەیە. دواتر ساڵی 1996 هاتمەیل، لە 1997 یاهوو، لە 2004 دێوەکەی گوگڵ جیمەیلی خستە بەردەستی هەموو بەکارهێنەرانی ئینتەرنێت. ئیتر ئیمەیل وەک ئادرەسی ماڵەوە گرنگ بوو، کەس ناتوانێت لێی هەڵبێت. پێت خۆشەیان نا دەبێ ئیمەیلت هەبێت و بەکاریشی بێنی. خوا نەکە تووشی هەژاریش بی ئیتر هەر دەیکا بە تیارە و دەیفڕێنێ. ساڵی 2007 کۆمپانیای ئەپڵ بۆ یەکەم جار ئیمەیلی بە تەواوی هێنایە ناو جیرفانەکان و خستیە ناو مۆبایل. لەو کاتەوە بەشێکی زۆر لە خەڵک بە خۆشمەوە زۆر کات بە مۆبایل ئیمەیل دەنێرن و وەڵامیش دەدەنەوە. جا ئەوە کورتە دیرۆکی پۆستە ئێلکترۆنی بوو، بەڵام گرنگ ئەوەیە بزانین ئێستا ئیمەیل چییە، چۆنیش بەکاردێت. کاچی من ئیمەیل ئادرەسی ئێلکترۆنیکی تۆیە لە جیهانی دیجیتال، واتە فشە نییە. ئەوەی بە ئیمەیل دەینێری لە سەرت ماڵە و یەکجار زۆریش گرنگە. ئێستا بەبێ ئیمەیل کارەکانت پەچی دەکەوێت. جا هەر مەجبوری بەکاری بێنی، دەبا باشیش فێر بین باشی بەکاربێنی. بەگشتی ئیمەیل دوو جوورە، یان لەسەر سێڤەرێکی گشتیە وەک ئەوەی جیمەیل و یاهوو هاتمەیلۆوانە، بەوانە دەڵێن ئیمەیلی کەسی یان گشتی و بۆ بەکارهێنانی تایبەتی کەسەکانە. یانەوەی دووهەم بەشیان هەیە کە پێیان دەڵێن دۆمەینی تایبەت. ئەو دۆمەینە تایبەتانە تۆمەینی کۆمپانیا، ڕێکخرا و دەستگاکان، حکوومەتەکان و هەتا ئاخیرە. بۆ نمونە ئیمەیلیان پادکەستەواتە dgcz@roudaw.net دۆمەینی ڕووداو بەکاردێنێت. ئەو دۆمەینی فەرمی ڕووداوە، پێگەی فەرمی ڕووداوە. بەم ئیمەیلانە دەوترێت ئیمەیلی فەرمی یان زۆر تایبەت. ئەم ئیمەیلە تایبەتانە گرنگی خۆیان هەیە و زۆر شت پەشڕاز دەکەنەوە. بۆ نمونە کاتێک بەنیوی کۆمپانیا یان ڕێکخراوێک نامەیەک بنێری و ئادرێسەکەت ئیمەیلێکی گشتی بێوەکو جیمەیل، ئەو بەهێند وەرناگیرێ، زۆر بە باشی و بەجددی وەرناگرن. چونکی ئیمەیلی کۆمپانیا دەبێت لەسەر دۆمەینی کۆمپانیا بێ، یعنی دەبێت لەسەر پێگەی کۆمپانیاکە بێ لە جیهانی دیجیتالدا. ئادرەسی ئیمەیل لە دوو بەش پێک دێت. بەشی یەکەم ناوی بەکارهێنەرە کە بەر لە سیمبۆلی ئەت دێت و دوای ئەو دۆمەینێکە کە نیشانی دەدات ئەم حیسێبەی ئیمەیل لەسەر چی دۆمەینێک تۆمار کراوە. ئادرەسی ئیمەیل ناتوانێت پیتی گەورە لە خۆیدا بگونجێنێت و هەموو پیتەکان هەتا ئێستاش دەبێت بچووک بن. بەڵام لە نێو پاسوۆرد یان تێپەڕوشەی ئیمەیلەکە دەتوانی پیتی گەورە و بچووک، ژمارە و پیتی تایبەت وەک نیشانی پرسیار و دۆلار و سەر سوورمانەوە بەکاربێنی. تەنانەت دەتوانین لە نێو پاسوۆردەکەت بۆشاییش بەکاربێنی کە بەکارهێنانی هەمووی ئەوانە لە نێو پاسوۆردەکەتدا یەکجار زۆر بەهێزی دەکات لە دژی ئەو کەسانی کە ڕەنگە هەوڵ بدەن پاسوۆردەکەت دەست بخەن. هەر حیسێبی ئیمەیل بەستراوەیە بەو سێڤەرەی کە لە سەرەتی. دەتوانێت قەبارەی جیاوازیشی هەبێت. بۆ نمونە کاتێک ئیمەیلێکی جیمەیل دەکەیەوە بەبێ پارە 15 گیگابایت شوێنت دەداتێ و ئەو 15 گیگابایتە لە نێوان جیمەیل و گوگل درایڤ و گوگل فۆتۆ بەش دەکرێنی هەر سێکیانە و 15 گیگابایتە بەکاردێنن. ئیمەیلە تایبەتەکان بە تەواوی ماوەتەوە سەر بەڕێوەبەرانی ئایتی ئەو دامەزراوەیە کە چۆن قەبارەی ئیمەیلەکان دابەش دەکەن، ڕەنگە جیاوازیش دابەشی بکەن. بە جۆرەی قەبارەی بەڵام سێڤەرەکەیان یعنی شتێکیان بەردەستە کە دەبێت بەشی بکەن.
دیارە هەرچەندە قەبارەی سێرڤەرەکانیش گەورەتر بێ ئەوەندە پارەشی زیاتر تێدەچێت. وەکەم و کات دەڵێن چەند پارە بدەی هەرەوەندەش برنج و گۆشت و دۆکڵی و دەخۆی زیاتر نا. گرنگ ئەوەیە کە قەبارەی دیاریکراو بۆ ئیمەیلەکەت بە باشی بەکاربێنی و ناوە ئەوەی پێویست نییە ڕەشی کەیتەوە یان لە شوێنێکی دیکە بۆ خۆت کۆگای بکەیت. پێویست ناکات هەموو شتەکانت لە نێو ئیمەیل هەڵگری، ئەوە ڕیسکی خۆشی هەیە. ئەو جار بە باسی وێ بکەین کە چۆن بەکاری دێنین ئیمەیلەکە، یعنی باسیەوە دەکەین کە چۆن دەستت بۆ ئیمەیلەکە ڕادەگا. خاڵێکی یەکجار زۆر گرنگەوەیە کە دەبێت ڕوونی بکەینەوە. ئیمەیل دەکرێت بە دوو شێواز بکرێتەوە، یعنی تۆ بە دوو شێواز دەتوانی بچێ سەر ئیمەیلەکەت. شێوازی یەکەم چییە؟ ئەلەو شێوازەیدا دەچێ سەر سێرڤەری ئیمەیلەکەت. بۆ نمونە کاتێک لەسەر ئینتەرنێت دەنووسی gmail.com یان yahoo.com ئەو تۆ دەچێ سەر سێرڤەرەکەی ئەوان. بۆ ئیمەیلە تایبەتەکانیش وێبماستەرەکان یان بەشی IT ئەو دامەزراوەیە ئادرێسێک دەدەن بە بەکارهێنەران، دەڵێ بۆی بچێ سەر ئیمەیلەکەت ئەو ئادرێسە بنووسە و بچۆ سەری تێپەڕوشە و ناوەکەت لێدا داخلی ئیمەیلەکەت بێت. ئەو ڕێی یەکەمە. ڕێگایکی دیکەشەیە. ئەو ڕێگایە چییە؟ پێی دەڵێن ئیمەیل کلاینت. بەڵێ ئەوانە پرۆگرامەکانی بەکارهێنانی ئیمەیلن. ئەم پرۆگرامانە هێندێک ئیمکان دەدەن بە ساحب ئیمەیلەکان کە ڕەنگە سێرڤەرەکە پێی نەدا. چۆن؟ مەسەلەن ئیمکانی وان پێدەدا دیزاین زیاتر بکەن، بۆ نمونە ڕێکخستن زیاتر بکەن، یان بەڕێوەبەری زیاتر بکەن بۆ ئیمەیلەکانیان. هەر چەندانە ئادرسی ئیمەیلت هەبێ دەتوانی لە نێو یەک پرۆگرامدا ببێ ئەوەی کە چەندانە لاپەڕی ئینتەرنێت بکەیتەوە بەکاربێنی. نمونە هەمرە سەرچیەکانی ئەو پرۆگرامانە ئاوتلوکە لەسەر ویندۆز، ئاپڵ میلە لەسەر کۆمپیوتەرە ئەپڵەکان، بۆ نمونە لەسەر ئایفۆنیش ئەپێکەیە بە نێوی میل کە ڕێک پرۆگرامی بەکارهێنانی ئیمەیلە. پرۆگرامەکانی بەکارهێنانی ئیمەیل یەکجار زۆرن، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە بزانین چۆن ئیمەیلەکانمان لەسەر ئەو پرۆگرامانە ڕێکخین و شێوازەکانی ئەو ڕێکخستنانە چین. دەگەڵم بن بۆتان دەڵێم. وەک باسم کرد، خاڵێکی زۆر گرنگە کە بزانن لە نێو پرۆگرامەکانی ئیمەیل دەتوانن یەک یا چەندین حیسێبی ئیمەیل دابنێن. بۆ نمونە ئەگەر تۆ حیسێبێکی جیمەیل و یەکی یاهوو یەکی هاتمەیلت هەیە و یەک دوو ئیمەیلی تایبەتیشت هەیە، هەر هەمویان دەتوانین لە نێو پرۆگرامە دابنێ. یان ئەگەر لەسەر جیمەیل 3-4 حیسێبت هەیە، هەر یەکە بۆ کارێکی تایبەتە هەم دیسان هەمویان دەتوانین لەوێ دابنێ. لە جیاتیوێ ئەو هەموو لاپەڕەیە بکەوە یا جارێک بچێ سەر جیمەیل و جارێک یاهوو جارێک هاتمەیل و جارێک ئەوەی دیکە نە، وا پێویست ناکات. هەمووی دەتوانرێت لە نێو یەک شوێن بێتە بەردەست. هەر جارێ پرۆگرامەکەت بکەکەیەوە یەکسەر هەمووت بۆ دێنێت و تۆش دەتوانی بیان خێنەوە یاگە پێویست بوو وڵامیان بدەیتەوە. یەکەم هەنگاوی دامەزراندنە و کاتە دەست پێ دەکا کە لێت دەپرسێت کام ئیمەیل بەکاردێنی. بەگشتی زۆر جاران چەند هەڵبژاردت پێدەدا، ڕەنگە ئیمەیلە گشتیەکان ئامادە بن. بۆ نمونە دەڵێ کامیان بەکاردێنی گوگڵ، یاهوو، هاتمەیل، نازام ئایۆیل چی. لە ئاخیریشدا هەموو جار لێت دەپرسێ دەڵێ ئەوانی دی others. ئەگەر ئیتۆ لەنا ئەو لیستەیە نەبوو یان ئیمەیلەکە تایبەت بووی دۆمینی خۆت بوو، ئەو ئادرزەیان ئەوانی دیکە هەڵدەبژێری. زۆر گرنگە بزانی کە ئیمەیلەکەت بە IMAP دادنێ یان پاپ. ئەوە بۆ خاتری خودداوە چین ئێستا پێتان دەڵم. بەجێمان مێڵن بۆتان ڕوون دەکەمەوە پاپ و IMAP چی. با بزانین فەرقی IMAP و پاپ چییە. کاتێک ئادرسی ئیمەیلەکەت بە IMAP دادنێت، ئەوە دەگەڵ سێرڤەرەکە بە تەواوەتی لە کۆنتاکتی لایڤدا، یعنی بەردەوام. چۆن؟ بۆ نمونە ئەگەر لەسەر پرۆگرامەکە ئیمەیلەکەت خێندەوە، لەسەر سێرڤەرەکەش ئەو ئیمەیلە وەک خێنراو دیار دەکات. یان ئەگەر لەسەر سێرڤەرەکە یان هەمان وێبسایتی ئیمەیلەکە وەڵامت دایەوە، لەسەر پرۆگرامەکەش بە دیار دەکەوێت کە تۆ وەڵامت داوەتەوە، بەڕاکسەکەشی هەروایە. بەڵام کاتێک حیسێبی ئیمەیلەکەت بە پاپ دابنیت یان POP، ئەوە ئیمەیلەکان دێن وەڵامیشی دەدەیەوە، بەڵام لەسەر سێرڤەرەکە هەر وەک نەخێنراو دەبینرێ و هەموو کات ئیمەیلەکان وەک خۆی لەسەر سێرڤەرەکە دەمینێتەوە. تێبینیەکە ئەوەیە کە لە IMAP ئەگەر بێت و ئیمەیلێک ڕەشکەیەوە لەسەر سێرڤەر یان لەسەر پرۆگرامەکە، لەو بەری تریش ڕەش دەبێتەوە. بەڵام کە لە پاپبی ئەگەر هات و ڕەشیشت کردەوە، لەو بەری کۆپیەکی دەمێنێ. جا ئەوە بە گوێرەی کاری تۆ و شێوازی کارەکەت و ئەوەی تۆ پێت باشە هەڵی دەبژێری کە ئایا بۆ تۆ
ئایمەپ باشترە یان پاپ. ئەوانە هەنگاوە گشتی و سەرچیەکان بوون بۆ دامەزراندنی ئادرسی ئیمەیلەکەت لەسەر پرۆگرامەکانی ئیمەیل. بەڵام هێندێک جاریشەیە بە گوێرەی سێرڤەرەکە ڕەنگە ئیمکانی زیاتریشت بداتێ، ئیمکانی وت بداتێ کە کۆنتاکت و نۆت و شتەکانی دیکەشت لەگەڵ ئیمەیلەکە ڕێک بخەیت. دوای دامەزراندنی ئیمەیلەکە تازە ئەوە دەگەینە ئەو شوێنەی کە دەست بکەین ئیمەیلەکە بەکاربێنین. لێرڕ هەمووی وەکیەکە، چی لە ڕێگای سەرڤەر بێت، چی لە ڕێگای پرۆگرامی بەکارهێنان بێت. لێرەدا پێم خۆشە باسی خاڵێکی یەکجار زۆر گرنگ بکەم. ئیمەیل و نووسینی ئیمەیل زۆر پەیوەستە بە کولتور و ئەدەبی هەر کۆمەڵگایەک. بۆ نامە نووسین مەبەستمە. واتە ئەگەر لە ژیانی ئاساییدا کاتێک کەسێک دەبینی و پێی دەڵێ کاک فڵان کەس، ئەوە لە ئیمەیلیشدا باشە پێی بڵێ کاک فڵان کەس. یان کە دەگەی یەکێک دەڵێ سەلام و عەلەیکم یان ئەو کاتت باش کە ئیمەیلیش دەنووسی دەبێت دەست پێکەکەی بە سەلام و عەلەیکم یان ئەو کاتت باش دەست پێ بکات. یانی کاتێک بە فەرمی نامە دەنووسرێت چییە لە ناوم کۆمەڵگایە دەبێت هەمان یاساش بۆ ئیمەیل پەیڕەو بکرێت. واتە بۆ نمونە ئەگەر لە ناو کۆمەڵگا سڵاو نەکردن شەرمەزاری پێوە بێت یان لە شوێنێک دەردەچی ماڵەواییکردن وەک ڕێزێک بێت، ئەوە لە ئیمەیلیش دەبێت هەمان کولتور، هەمان ڕێ و شوێن، هەمان هەنگاو پەیڕەو بکەیت. ئەگەینا لەوێش دەستە ناو پێگەی بێڕێزیەوە. جا ئەوە هاتینە سەرەوەی دەست پێ بکەین تازە ئیمەیل بنێرین. کاتێک ئیمەیل دەنێری چەند بەشەیە لەوێ، لە سەرسەرەوە قوتوویەکەیە، هێڵێک لاینێکە، بە ئینگلیزی لێی نووسراوە تو، بە کوردیەکەی دەبێتە بۆ ینی بۆ چی دەنێری، بۆ کەسێک کە دەتوێ بینێری. لەوێ ئەو کەسەی کە تۆ بە تایبەت ئەو ئیمەیلەی بۆ دەنێری ئادرسی ئیمەیلەکەی بە جوانی لەوێ دەنووسی. هێندێک جار تۆ دەتەوێت زیاتر لە یەک کەس ئەو ئیمەیلە وەربگرێ و هەمووشی بە یەک ئاست سرنجی بداتێ، ینی بۆ هەمووی ئەوانە بە یەک ئاست. لەو کاتەدا هەر لە هێڵی تو هەموو ئیمەیلەکان دەنووسی، بەڵام بە شێوەیە. یەکەم جاردەی ئادرسی ئیمەیلی یەکەم کەس دەنووسی، دوایە ڤیرگول کامە هەرچی پێی دەڵێن ئەوی دەنووسی، دوای بۆشایی یەک بەجێ دێڵی و ئادرسەکەی دیکە هەر ئاوالە ئیمەیلێک کامە بۆشایی ئادرسێکی دیکە. بەم شێوازە هەموو ئەو کەسانی کە بە تایبەت دەتەوێت سرنجی تەواویان لەسەر و ئیمەیلە بێت و بۆ ئەوانی دەنێری لەوێ دەنووسی، واتە لە هێڵی تو. دوایە و دەگەینە هێڵی دووهەم کە لێی نووسراوە CC. ئەوە هەمان کورتکراوەی کاربۆن کاپیە لە ئینگلیزیەکەی. ئەو ناوە لەو کاغەزە کاربۆنە شینە دێت کە لە نێوان دوو لاپەڕەی دادنێن، ئەها هەرچی دەنووسن لەسەر لە نێو لەسەر کاغزەکەی ژێرەوەشی بە دیار دەکەوێت. ئەو کاربۆنەی پێی دەڵێن زیاتر شینە، زۆر دەستگای حکومی و ئەوە لە کوردستان هێشتاش زۆر بەکاری دێنن. لە ئیمەیلدا ئەو هێڵە بۆ ئەوەیە کە ئادرسی ئەو کەس یان لایەن یان کەسان و لایەنەکان بنووسیت کە پێ وایە پێویستە ئەوانیش ئاگاداری نامەکەی تۆ بن، بەڵام ئەوان وەرگری سەرەکی نین، تەنها بۆ ئاگاداربوونیان تۆ بۆیان دەنێریت. زۆر گرنگە کاتێک بۆ بابەتێک ئیمەیل دەنێری هەموو ئەو کەسانە CC بکەیت کە پەیوەندیدارن بە بابەتی ئیمەیلەکەوە. چاوەکەم ئەو کەسانی لە بەشی تویان CC بنووسرێن هەمویان لە کاتی وەرگرتنی ئیمەیلەکە دەتوانن بزانن چێ ئەو ئیمەیلەی بۆ چووە، ینی هەم ناوی هەناردەکار دەبینن، هەم ناوی هەموو ئەو کەسانە دەبینن کە ئیمەیلەکەیان بۆ چووە. ئەوجا هێڵی سێهەم زۆر جیاوازە، هێندێک جاری شاراوەیە، دەبێت کلیکێک بکەی بۆی دەربکەوێت. پێی دەڵێن BCC یان کورتکراوەی ئینگلیزیەکەی بلایند کاربۆن کاپیە، واتە کۆپی کاربۆنی کوێر. لەم هێڵە ئەگەر ئادرسی کەسێک بنووسی و ئیمەیلەکەی بۆ بنێری، ئەو ئیمەیلەکەی بۆ دەچێ، بەڵام کەسانی دیکەی سەر ئیمەیلەکەی کە لە تو لە CC نووسیوتە نازانن ئیمەیلەکە بۆ ئەویش چووە. ئەو کاتانەی کە دەتەوێت ئیمەیلێک بنێری بۆ چەند کەسێک، بەڵام هاوکات دەتەوێت کەسێکی دیکەش بیبینێ، بەڵام ئەوان نەزانن بۆی چووە، لە BCC دەینووسی. زۆر گرنگە لە کاتی نووسینی ئادرسەکان دەبێت هەموو ئادرسەکان زۆر بە دەقیقی بە باشی بنووسی. ئەگەر یەک پیت هەڵە بێت بەدەستی ناگاتە کەسی مەباست. بۆ خاتری خوا ئەو جار بە باسی سابجێکت بکەین کە هاتیە خوار هێڵێکی دیکە هەیە قوتوویەک لێ نووسراوە سابجێکت بە ئینگلیزی، بە کوردیەکەی دەبێتە بابەت، ینی بابەتی ئەم ئیمەیلە چییە؟ لەم هێڵە دەبێت بە کورتی بابەتی ئەو ئیمەیلە بنووسی.
ئەو بەشە یەکجار زۆر گرنگە چونکی سرنجی وەرگر بۆ لای خۆی ڕادەچێشێگەر دەتێەوە وەرگر سرنجی بۆ لای ئیمەیلەکە بچێت و زوو بیکاتەوە بیخێنێتەوە وەڵامی بداتەوە دەبێ زۆر کورت و پوخت و مختصر وەک ڕۆژهەڵاتی کوتی شتێکی زۆر سرنج ڕاکێش لەوێ بنووسی. من زۆر جاران دەبینم ئیمەیلم بۆ دێ هەموو نووسراوەی ئیمەیلەکە لە هێڵی بابەت نووسراوە چاوکەم ئەوە هەڵەیە دەبێت نووسراوەکەت لە شوێنی خۆی بێنی لە خوارێ لە بادی بێ نەک لە سابجێکت لە سابجێکت تەنها بابەتی ئیمەیلەکە زۆر بە کورتی بنووسە. پاشە کاکە جا ئێستا گەیشتینە بادی یان بە کوردیەکەی جەستەی نامەکە ئیمەیلەکەت. ئەو شوێنەیە کە بە سڵاو و ڕێزێکی گونجاوی ئەو کەسەی ئیمەیلەکەی بۆ دەنێری دەست پێ دەکەیت و زۆر باش و ڕێک و پێک و بە خاوێنی مەبەست و پەیامی خۆت دەنووسی. خاوێن و ڕێگنووسین و کوردنووسین و فەرمینووسین یەکجار زۆر گرنگە لە ئیمەیلدا و کاردانەوەی دەبێت لەسەر شێوازی وەڵامدانەوەی کەسی بەرامبەرت. مەبەستی خۆت بەڕوونی بنووسە پێدوانە بێت بروسکەی بێت تەلدەیەنێری یا تەلەگرامی قەدیم دەنێری یەکجار زۆر گرنگە لە کوتایی نووسینەکەت بە ڕێزەوە نێوی خۆت بنووسی بۆ کەسێک کە وەری دەگرێ بزانێ و ئیمەیلە لەلایەن چێ نێردراوە خۆ عیلمی غەیبی نییە بزانێت تۆ چێ. بەوە نوکتەیەکم بیرکەوتەوە کاتی خۆی لە ڕۆژهەڵات جیهازێکە بوو بە نێوی ئایفۆن لەبەر دەرگەی ماڵەکانی هەندەدا کە لە دەرگا دەدرا کەسێک لە ژوورەوە گوشی ئایفۆنەکەی هەڵدەگرت و دەیگوت چێە؟ سەتانەوە دیکات کەسەکەی بەردەرگا دەکوت ئەمنم بیکەوە ئیتر ئەو ئەمنە ڕنگ و زۆر کەس بێت بۆیە تکە لە کۆتایی ئیمەیلەکەتاندا بە جوانی واژۆی ئێلکترۆنی خۆتان دابنێن. واژۆی ئێلکترۆنیانی چی؟ واژۆی ئێلکترۆنیانی ناو و نازناوی خۆت و ئەگەر پێویست بوو بەرپرسیارەتە کەشت لە ژێر ئیمەیلەکە بە جوانی بنووسە دەکە ژمارەی تەلەفۆن و ئادرس و ئەوە پێی دەڵێن واژۆی ئێلکترۆنی. ئەبەو شێوازە تۆ هەم ڕێز دەگری هەم دیاری دەکەیت کە چێ ئەم ئیمەیلەی ناردووە هەمیش ڕێگاکانی پەیوەندی خۆشت بۆ کەسی وەرگر دەنێری. ئەوە پەیامەکەت نووسی ئیمەیلەکە جوان نووسی هەموو شتێکت باز کرد تەواو بوو. ئێستا هێندێک جار پێویستیت بەوەی دەبێت بەڵگەیەک یان وێنەیەک یان هەر فایلێکی دیکەی دیجیتال لەگەل ئیمەیلەکەت هاوپێچ بکەی یان ئەوەی بە ئینگلیزیەکەی دەبێتە ئەتاچمنت هاوپێچی بکەی باری بکەی بینێری بۆ ئەو کەسەی کە ئیمەیلەکە وەردەگرێت وەکو قاسدی جاران کە دیاریان دەبرد. زۆر گرنگە بزانن کە زۆربەی کات ستانداردەکە ئەوەیە کە هەر ئیمەیلێک دەتوانێت هەتا 10 مێگابایت فایل لە خۆی بار بکات. ئەگەر هاتوو فایلەکانی کە دەتەوێت بینێری لە 10 مێگابایت زیاتر بوو دەبێت سرویسێکی دیکە بەکاربێنی زۆری شنەوانە وەکو وی ترانسفەر فایل میل سەدانی دیکە هەیە کە دەتوانی فایلی گەورە وەکو لینکێک بنێری ئەوانش لینکەکەدا دەبەزێنن. بەڵام باسەکەی مێستا ئەوان نین. باسەکە ئەوەیەکە کاتێکە تاچمنت دەنێری بە ئیمەیل هەروەکو باسم کرد حەول بدە لە 10 مێگابایت زیاتر نەبێت. هەموو شت حازرە ئیمەیلەکەت جوان نووسیوە ئادرسەکان بابەتەکەی ناوەڕۆکەکەی فایلەکە دەتاچ کردووە اینجا کلیک دەکەی لەسەر سند کە دەبێتە ناردن. ئیمەیلەکەت خێندەوە ئێستا دەبێ وەڵام بدەیتەوە. ئەویش ئادابی خۆی هەیە. یەکەم کە ئیمەیلت بۆ هات لەسەر چاوەی ئیمەیلەکە دڵنیابەوە چاو لێ بکە بزانە ئادرێسی ئەوەی کە هاتووە. بۆ نمونە دەنووسێ محەممەد فڵان کەس بەڵام تۆ بچوو چاو لە ئادرێسەکە بکە بزانە ئادرێسەکەی بەڕاستی کاک محەممەدە. ئەگەر ناو و ئادرێسەکە یەک بوو ئەوە باوەڕ پێکراوە. بەڵام ئەگەر ناو و ئادرێسەکە یەک نەبوو باوەڕ بەو ئیمەیلە مەکە. هیچ لینکێکیش کە لە ناوی ئیمەیلەکەدا بێ کلیک مەکە وڵامیشی مەدەوە و ڕەشیکەوە. ئەگە ئادرێسەکە ناسراو بوو دڵنیا بووی لەسەر چاوەکە و پێویستی بە وەڵامدانەوە هەبوو دوو هەڵبژاردەت هەیە. یەکەمیان وەڵامیان هەمان ڕیپلایە. ئەم بژاردەیە بۆ ئەوەیە تەنها وەڵامی ئەو کەسە بدەیتەوە کە نامەکەی بۆ ناردووی. دووهەم هەڵبژاردە وەڵامدانەوەی هەمووان یانەوەی بە ئینگلیزیەکەی ریپلای ئۆڵە. ئەوە زۆر گرنگە. ئەوە بۆ ئەوەیە کە هەموو ئەو کەسانەی کە لەسەر ئیمەیلەکە سیسی کراونیا لە هێڵی توودان هەمویان وەڵامەکەی تۆ ببینن. زۆر گرنگە ئەگەر مەگەر حاڵەتەکە زۆر تایبەت بێت. بەڵام کاتێک ئیمەیلت بۆ هاتوو
چەند ئادرێسێک لە CC بوون پێویستە تۆش ریپلای ئۆڵ بکەیت چونکە ئەو کەسەی ئیمەیلەکەی بۆ نردووی دیارە بە پێویستی زانیوە ئەوانەی دیکەش ئاگادار بن هەر بە هەمان ئەندازەش گرینگە هەر بە هەمان ڕێژەش گرینگە کە تۆش ریپلای ئۆڵ بکەی بۆی هەمووی ئەوانیش وەڵامەکەی تۆ ببینن چاوەکە. هەڵبژاردەیەکی دیکە لە کاتێکدا کە تۆ ئیمەیلێکت بۆ هاتووە ئەوەیە کە تۆ کلیک بکەی لەسەر فۆروارد بە ئینگلیسیەکەی یان ناردن هەم دیسانەوەی کە بۆت هاتووە بینێریەوە. ئەوە لە کاتێکدا کە تۆ دەتەوێت ئەو ئیمەیلەی بۆت هاتووە وەک خۆی یان بە زیادکردنی تێبینیەکانی خۆتەوە بۆ لایانی سێهەمیان کەسی سێهەمی بنێری بۆی ئەویژە ئاگادار بێ هاوفکری لەگەڵ بکە یان چیت پێخۆشە مەبەستت چیە دەگەڵی بکەیت لەو کاتانەدا فۆروارد بەکاردێنی. اینجا زۆر گرینگە هاوڵاتی دیجیتال زۆر بەباشی هەمووی ئەو هەنگاو و ڕێنمایی و تێبینیانەی کە باسم کرد لە کاتی بەکارهێنانی ئیمەیلدا لەبەرچاو بگرێت بۆی پەیوەندیەکانی بە باشترین و پارێزراوترین شێوە لە جیهانی دیجیتالدا ئەنجام بدات. یەک خاڵی دیکەش هەیە زۆر گرینگە لە کۆتاییدا باسی بکەم ئەویش ئەوەیە لە هەر شوێن و بە هەر ڕێگایەک حیسێبی ئیمەیلەکەت کردەوە لە پاک و بێڤایرۆسبوونی ئەو کەرەستەی لەسەری دەیکەیتەوە دڵنیابە هەتا دەتوانی لە شوێنی گشتی و لەسەر وایفای گشتی و لەسەر کۆمپیوتەری گشتی ئیمەیلەکەت مەکەوە چاوەکەم مەگەر پەیوەندی بە شوێنی کارەکەتەوە هەبێت یعنی کە چووی بۆ شوێنی کارەکەت لەوێ ئیمەیلی کارەکەت دەکەیەوە و تیمێکی ئایتیش لەوێ بەرپرسیارە لە ڕاگررتنی ئاسایشی ئەلکترۆنیە و شوێنە ئەوە قەیناکە بەڵام هەتا دەتوانی لە شوێنی گشتی لەسەر کەرەستەی گشتی ئیمەیلەکەت مەکەوە چونکی دەگەڵکردنەوەی ئیمەیلەکەت ئەوە دەتوانێت ئەگەر شوێنەکە کەرەستەکە نێتوەرکەکە شەبەکەکەی بێگەرد و پاک نەبێت دەتوانێت زەررت پێ بگەێنێت بۆیە باشە هەتا دەتوانی دڵنیا بە شوێنەکە باشە ڕێکوپێکە ئەو جار ئیمەیلەکەت بکەوە. ئەوەی بیستتان کورتە باسێک بوو لەسەر نامەیان پۆستەی ئلکترۆنیکی ئیمەیل ڕەنگە وەک باسم کرد بۆ بەشێکتانە و باسە زۆر سەرەتایی بوو بێت بەڵام بەلامەوە زۆر مەبەست و گرنگ بوو کە ئەو زانیاریانە دەگەڵ کۆمەڵگای کوردی باس بکەم چونکە ڕۆژانە بەهۆی کارەکەمەوە بەرەو ڕووی بەکارنەهێنان یان بەکارهێنانی هەڵە و بێ ئاگاداری ئیمەیل دەبمەوە کە ئەوەش دەتوانێت مەترسیدار بێت. زۆر جاران هەیە ئیمەیلم بۆ دێت سیڤیەکی تێدا یان هەر شتێکی تر یەک هێڵی نووسراوی تێدا نییە نازانم ئەو ئیمەیلە بە چ مەبەستێک هاتووە. جوان بەڕێک و پێچی کاتێک ئیمەیل دەنێرن مەبەستتان لە ئیمەیلەکە ڕوون بکەنەوە وەک لەم پادکەستەدا باسمان کرد. ئەوە 8ەم پادکەستی دیجیتال سیتیزن بوو کە پێشچێشمان کردن. تکایە هەر ڕەخنە پێشنیاز داواکاریەکتان هەیە لە ڕێگای ئیمەیلی dgcz@rudaw.net یان بۆ لاپەڕەی فەرمی رادیۆ پادکەستی ڕووداو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانی بنێرن. ڕێگایەکی تریش لاپەڕەی فەرمی هەژار برنجیە لەسەر فەیسبوک. لەبیرتان نەچێت ئێوە گرنگترین سپانسەری ئەم پادکەستان هەفتانە چاوەڕێی دیجیتال سیتیزن بن دەست لە سابسکرایبکردن و فالۆکردنی پادکەستەکەشمان لەسەر هەموو پلاتفۆرمەکان مەپارێزن. کاتتان خۆش وڵاتتان ئاوەدان.